سلام عليكم ورحمة الله وبركاته. یەکێک لە پێغەمبەران و کۆتا دانەیان کە نێردراوە بۆ هەردوو گرۆی مرۆڤ و پەری وەک هەر پێغەمبەرێکی دیکە لەگەڵ ڕاستپاردنی لەلایەن خودداوە دەستی کردووە بە بانگەشە بۆ ئاینی تاکپەرستی و پەرستنی خودای گەورە و دەست هەڵگرتن لە بتپەرستی. ئەویش ناوی تەواوی ئەبوو قاسم محەممەد کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیبە لە ساڵی 571 زاینی لەدایک بووە. ئەم پێغەمبەرە نەخوێندەوار بووە و بەوە جیا دەکرێتەوە کە کۆتا پێغەمبەرە و هیچ پێغەمبەرێک لە دوای ئەو نایەت لەلایەن خودداوە. پاکترین بوونەوەری خوددایە و باشترین مرۆڤی مێژووی مرۆڤایەتیە لە هەموو ڕوویەکەوە. لەگەڵ هاتنی ناویدا موسڵمانان بە صلی الله علیه وسلم ڕێزی دەگرن و یادی دەکەنەوە. لە قورئان و سونەتدا هاتووە کە یادکردنەوە و سەلام ناردن بۆی خێرێکی یەکجار گەورەیە. لە بەشی چارەسەری سروشتین لە نەخۆشخانەی میهرەبانی هاتوونەتە لەمە. سەلام عەلەیکوم، چۆنن؟ باشن؟ وەزعتان چۆنە؟ باش ڕۆژ ناخوان سەلامەت بیاخوایە خێر بێی سەرچاو ڕۆژ ناخوان. باسێکی بەشی چارەسەری سروشتین بۆ بکەن ڕێژەی ئەو نەخۆشانەی کە دێن بۆ ئێرە چۆنە؟ وەڵاهی بەپێی حاڵەت و بەپێی کەیس بەپێی دکتۆرەکان دەگۆڕێت. عادەتەن دکتۆری خۆمان نەخۆشمان بۆ ئیحالە دەکات لە دەرەوەش نەخۆش دێت. لێرە چەند کارمەندن لە بەشی چارەسەری سروشتی؟ دە کارمەندی لە بەشی چارەسەری سروشتی. 4 کوڕ و 6 بەشی پیاوان و بەشی ئافرەتانش تەبعاً هەیە. تافی پیاوان و تافی ئافرەتانیشمانە بەڵێ. پرسیارمان ئامادە کردووە لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ساڵ لە مەکە بانگەوازی کرد؟ چەند ساڵ لە مەکە بانگەوازی کرد؟ مودەی بانگەوازەکەی لە مەکە بەنهێنی بوو. 13 ساڵە. غەڵەت دەبم 13 ساڵە چونکە 3 ساڵێکە 13 ساڵە. من وەڵامەکەی دوای وەردەگریتەوە تەمەشا دەکەیتەوە، بەڵام شیرینیەک هەڵبگرە باشە. هەر لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ماویتینەوە لە بەشی کاریگەڕی هاتوونەتە لای بەڕێوبەری کاریگەڕی نەخۆشخانە. سەلام عەلەیکوم، باشی مامۆستا؟ بەخێر ڕۆژ نەخەم باش ئەوجان سەحەت باشە بە سەلامەتان کە مۆفەق بن یا ڕەبی. سەلامەت بیاخۆ. مامۆستا گیان ئیدارەی میهرەبانی خەڵک چۆن دەیبینێت؟ بسم الله الرحمن الرحیم. وەڵا لەو فترەکەی ئەمن لێرە داوام دەکەم بابرێن ئێمە سندوقێکی سکاڵامان هەیە. بە سندوق سکاڵاکە دەتوانین ڕای خەڵکی هەرسەنجێنین فعلەن بزانین ڕایان چێ بەرامبەر بە فریشتەکانی میهرەبانی و بەرامبەر بە میهرەبانی. بەڕاستیەوەی لەگەر جەنابی کاکتۆر دێرشینە ڕۆژانە تقریبەن ئەگەر بکرێ متابعی سکاڵا و دیدی و بۆچوون و تێبینیەکانی خەڵکی دەکەین. خوای گەورە بەخششی گەورەی لەگەر میهرەبانی کردێ ماشاءالله. زۆربەی هەرە زۆری دەستخۆشی و بابرێن سوپاس گوزاری خوای گەورە دەکەن کە خوای گەورە لەسەر ئەرزی هەولێر بقعەیەکی وای داناوە بۆ خەڵکی هەژار و نەدار و بابرێن بۆ تێکڕای خەڵکی. ئەمڕۆکە لە یاد لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردبوو بۆ ستافی میهرەبانی. پرسیارێکشم بۆ تۆ ئامادە کردووە ئینشاءالله. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شاری مەکە چەند ساڵ داوای کرد؟ بە ئاشکرا یاخود بەنهێنی؟ بەڵێ. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلات وەسەلام تەمەنی 6 ساڵ بوو. لە 40 ساڵیەوە وەحی بۆ هات. دوای 13 ساڵ لە مەکە ئەوجە هیجرەتی کرد کەواتە داوای پێغەمبەر صلی الله علیه وسلم 23 ساڵ بوو هەمووی تێکڕا. 13 ساڵ لە مەکە و 10 ساڵیش لە مەدینەی پیرۆز. لەو 13 ساڵش لە کە لە مەکە بوو 3 ساڵی بەنهێنی داوای کرد و 10 ساڵیش بە ئاشکرا. پێغەمبەر صلی الله علیه وسلم ماوەی 13 ساڵ لە شاری مەکە بوو، بانگەوازی ئیسلامی کرد و 10 ساڵیش لە مەدینە بوو، 13 ساڵ لە مەکە بوو. دەستەکانە خۆش بەیاخوا ئەو شیرینیە شەڵ بگرە. سپاس. پرسیارێکی ترم هەیە هەر لایەنی طبی. ڤۆلیک ئەسید باشە ئافرەت پێش وەختە پێشەوەی بەرنامە دابنێ بۆ ئەوەی کە حەمل دروست بکات چەند پێویستە تا چەند پێویستە؟ بەخۆی فۆلیک ئەسید خانمان پێویستە پلانیان هەبێت پێش دووگیانی. پێویستە فۆلیک ئەسید ماوەی 3 مانگ پێش دووگیان بوون بیخۆن، هەروە لە 3 مانگ یەکەمی دووگیانیش بیخۆن بە شێوەیەکی بەردەوام ڕۆژانە. بە تایبەتی خانمان بۆ ئەوەی دوور بن لە دروست نەبوونی کاسەی سەر، هەروەها چوەکەمی فۆلیک ئەسید لەوانێت بێتە هۆی دروست نەبوونی کاسەی سەر، هەروەها دروست نەبوونی دڕکەپەتک، هەروەها بێتە هۆی ناڕێکی لە دروستبوونی شەویلگە و هەروەها نەخۆشیە زگماگیەکانی دڵ بۆی پارێزراوبنەوە. یعنی واتە پێویستە؟ بەڵێ زۆریش. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس. دەستە خۆش پێیاخوا دکتۆرە گیان، دەستان خۆش بێ سەرچاوان.
پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ماوەی 3 ساڵ داوای نهێنی بوو، خۆی ئامادە کرد و بە نهێنی سەحابەکانی پەروەردە کرد و کارەکانی خۆی ڕێخست تاوەکو خۆی ئامادە بکە بۆ کاری گەورەتر و ئاشکەرەکردن. دوای 3 ساڵ داوەکەی ڕاگەیاند. دەستەکانە خۆش بێ خۆ مامۆستاگیان شیرینی شەڵ بگرێت، دەستەکانە خۆش بێت. هەموو کەسێک و خۆی گەورە یارمەتیمان بدە ئێمە لەسەر سونەت و ڕێگەی ئەو پێغەمبەرە بەردەوام بین، وەکو نەخۆشخانەی میهرەبانیش ڕۆڵمان هەبێ بەو بۆنەیەوە بۆ خزمەتی بە تایبەتی نەخۆشەکان و بە شێوازی خێرخوازی و هاوکاریان بکەین ئینشاءڵڵا. سەلام عەلەیکوم. باشی کاک شاهۆ؟ باشی؟ سلامت بی. سلامتی زۆر سپاس بخێر بێ. من شاه عەبدولموتەڵیب بەرپرسی کۆگای ناپزیشتیم. چۆن دەڕوات؟ والله الحەمدولله زۆر باش لەخوا بەزیاد بێ. سلامت. پرسیارێکمان ئامادە کردووە بۆ کارمەندەکان لە بەڕێستانیش دەکەین. پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ساڵ داوای کرد لە مەکە بە ئاشکرا؟ 23 ساڵ. نا لە مەکە ئەوەندە نییە، بە کاملی 23 ساڵ داوای کردووە، بەڵام لە مەکە نازانم بزەوت. پێغەمبەری خۆشەویستمان ئەوەندەی زانیاریمان هەبێ لەسەری 13 ساڵ لە مەکەی پیرۆز بانگەوازی کردووە، بەڵام 3 ساڵی بیدایی بەنهێنی بووە، دوایی بە ئاشکرا بووە و لەسەر ئەم بانگەوازش بەڕاستی ئەزیەتی زۆری بینیوە، بەڵام ئێمە ئینشاءڵڵا بێ دەرس لە ژیاننامەی وەربگرین. محەممەد صلی الله عليه وسلم کاریگەری تەواوی لەسەر بێباوەڕان و موسڵمانانی دنیاش داناوە. تەواوی کایەکانی ڕەوشتی بە کۆتا هێنا و نوێترین وەشانی ڕەوشتی ڕاگەیاند. لە دوای هاتنی ئەو کەسانەی شوێنی کەوتن گۆڕانکاریەک بەسەریاندا ڕوویدا کە بە تەواوی هەستی پێدەکرات لە هەموو ڕوویەکەوە. موسڵمانان لە دوای خودای گەورە بە خۆشەویستترین کەسی خۆیانی دەزانن و هەمیشە لە یادیانە. ناوی تەواوی محەممەد صلی الله عليه وسلم لە بانگ و وتەی ڕۆژانە و زیکرەکانیان دووبارە دەبێتەوە. لە ساڵیادی لە دایکبوونیشیدا ئاهەنگ دەگێڕن وەک سپاسێک بۆ ئەوەی بووەتە فریادڕەسیان لەم دنیا و بۆ هۆیشەوە خواردن دابەش دەکرێ و سفرە و خوانی هەژاران پڕ دەکرێت و یارمەتی دەدرێن. سلام علیکم. باشی دکتۆر سلامت بی. باشی ڕۆژناخان سلامەتی خۆش بێ. سلامت لەگەڵ ئیشکردنا چۆنی؟ الحەمدولله لە خۆی بەزیاد بێ زۆر باشین. سلامت بێ. نەخۆشەکەشمان زۆر پیاوە ماشەڵای لێ بێ. الحەمدولله سلامت بێ. ممنون. سلامت بێ. ئەنجام بدەین پڕکردنەوە و دەماربڕین یعنی کە چارەسەری ڕێجیتانی لە بۆ دەکەین. تەمەنی 7 ساڵە ئینشاءڵڵا ئیشێکی باشی لە بۆ دەکەین ئینشاءڵڵا. دەستەکانە خۆش بێ خوا دکتۆرە گیان. دکتۆرە گیان ئێمە لەم بەرنامەیەدا کە بۆ لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامی دەدەین، پێم بڵێ پرسیارێکمان ئامادە کردو وەڵامەکەیم پێ بڵێ باشە. پرسیارەکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە چەند غەزوەدا بەشداری کردووە؟ هەندێک پرسیارەکی ئاسانتر قورسان یعنی گۆڕین نییە. لە چەند غەزوە بەشداری کردیا با 27 بێ. باڵە دەستەکانە خۆش بێ دکتۆرە گیان. تۆ من وەڵامەکەی دێسا پێ ناڵێم باشە شیرینیە کەڵ بگرە جارێ ئافێت و بێ یاخوا. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چەند غەزوە بەشداری کردبوو؟ بەڵێ دەستان خۆشببی خوای گەورە خێرتان بنووسی ئینشاءڵڵا. 24 دەستەکانە خۆش بێ شیرینی هەڵبگرە ئەمن دواتر ئینشاءڵڵا وەڵامەکەی بینیتەوە باشە. دەستەکانە خۆش بێ سەرکەوتوبی ئینشاءڵڵا. بەڕێزی سەرچاو. پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند غەزوە بەشداری کردووە؟ با 24 بێت. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە چەند غەزوەدا بەشداری کردووە؟ صلی الله عليه وسلم لە 27 غەزوەدا بەشداری کردووە. دەستەکانە خۆش بێ ئاخا فاتیمە گیان شیرینی سەلامەتی بەخێر. سلام علیکم. باشی شادان بێ زۆر سپاس. سلامت بێ. ئیش و کارەکانتان لێرە چۆن دەڕوا لە بەشی حسابات؟ الحەمدولله زۆر باش دەڕوا. باشە. ئێمە بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیارێکمان ئامادە کردووە بۆ بەشی حسابات. پرسیارەکەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئەشکەوتەی کە ئەبوبەکری سەدیق لەگەڵ یابوو خۆیان تێدا حەشاردا بۆ ناوی ئەشکەوتەکە چی بوو؟ ئەشکەوتی ثەور.
بەڵێ باشە ئێمە لێرە طبعاً شیرینیمان هەیە شیرینیەک هەڵبگرە زۆر سپاس دەستخۆش زۆر سپاس بەشی پێست یەکێکە لە بەشە گرنگەکان بۆ هاوڵاتیان کە گرنگیەکی تەواوی پێدەدەن لێرە بەشی پێستمان هەیە ڕێیان خان سەلام عەلەیکوم باشی ڕێیانکە رحمەتوڵڵا بەخێر بێت سەلامت بی مەمنون باسێکی بەشی پێستم بۆ بکە ڕێژەی هاوڵاتیان چۆنەوە لێرە چی دەکرێت ڕۆژانە نەخۆشێکی زۆرمانەیە سەردانمان دەکات پێچگەلەوەی کە بە مەبەستی نەخۆشی بۆ چەند مەبەستێکی تریش دێن وەکو لابردنی خاڵە میزۆیە پلازمایە بۆتۆکسە چاوری زیادەی سەردەم و چاوە و گرنگتریش نیشیان لە بۆ لێزەریش دێن لە کاتژمێر چەندەوە کراوەتەوە 3 تاوەکو هەفتیشە ڕایانکیانمە کۆمەڵێک پرسیارمان لە ئستافە بەڕێزەکەی نەخۆشخانەی میهرەبانی کردووە لە تۆشی دەکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵی ئەوبەکری سدیق لە ئەشکەوت خۆیان حەشاردا بوو ئەو ئەشکەوتە ناوی چی بوو حەڕە زۆر باشە من وەڵامەکەیت پێ ناڵم دواتر خود وەڵامەکەی ئینشاءالله دەبینیتەوە بەڵام هەر شیرینیەک هەڵبگرە دەست خۆش بی سەلامت بی مەمنون بەخێر بێت سەرچاوم پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵی بەڕێزی ئەوبەکری سدیق لە ئەشکەوتێک خۆیان حەشاردا بوو ناوی ئەو ئەشکەوتە چی بوو ئەشکەوتی حەڕا سلام علیکم باشی دکتۆریان سپاس سەلامت بی باشی سپاس دەکەم خێبی ئاخوا لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کۆمەڵە پرسیارێکمان بۆ ستافە ئەزیزەکەی نەخۆشخانەی میهرەبانی ئامادە کردووە پرسیارێکشمان بۆ تۆ هەیە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵی ئەبوبەکری سدیق لە ئەشکەوتێکدا مانەوە خۆیان حەشاردا بوو ناوی ئەو ئەشکەوتە چی بوو غار ثەور ئەشکەوتی ثەور دەستەکانە خۆش بێ یاخوا طبعاً شیرینیەک هەڵگرە بام پرسیارێکی ترش لێ بکەم لە بوارەکەی خۆتا پرسیارە دەکەم چ ڕێنمایەک دەدەی بۆ نەخۆشانەی کە پێش ئەوەی تووشی سەوفان بنیان ئازاری چۆک چ ڕێنمایەکیان پێ دەدەی لۆم بەسەری سەوفان باشترین شیرۆ سەوفان ئەوەیە چێشی خۆیان بپارێزن چێشیان زۆر نەبیتن ئەو یەک دووەم وەرزشی بەردەوامیان هەبیتن ئەو دوو هۆکارە دەبنەوەی سەوفانی توش نەبی یاخود تەخیری سەوفان توش بوون ئەو نەخۆشانەی کە دێنە ئێرە زیاتر جۆرە نەخۆشیەکیان هەیە ئەوانی نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە ئەوانی سۆفانی چۆچیان هەیە ئەوەی مشکلیان زۆر هەیە لە شان و لە مل و لە پشت ئەوانە زیاتری نەخۆشکە دێن پەیوەندی بە علاج تەبیعیەوە هەیە ئەو نەخۆشانەی کە دێنێریان تۆ دیاری دەکەی بۆ بابەتە بەشێکی زۆریان پەیوەندی بە علاج تەبیعی هەیە بەڵام هەمووی نا سلام علیکم کەرسم گیان باشی باشی سواز بەخێر بێ کەرسم گیان کارمەندێکی چالاکی بەشی ئەکسڕەیە باسمان بۆ بکە لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی نەخۆشەکان چۆن تەعاملیان لەگەڵ دەکەن و ڕێژەیەکی بەرچاو لێرە هاوڵاتیان سەردانی نەخۆشخانە دەکەن بە تایبەتی بەشی تیشک و سۆنەر چەند بەشمان هەیە و باسێکی کورتمان بە خۆشحاڵی و ڕۆژانە نەخۆشێکی زۆر ڕوو لە بەشی تیشک و سۆنەر دەکا بە تایبەتی بەشی ئەکسڕی ڕۆژانە نەخۆشێکی لە ڕاددە بەدەر بەڕێ دەکرێت سواز بۆ خوای گەورە هەوڵ دەدەین بە باشترین کوالێتی و گونجاوترین نرخ نەخۆشەکانمان بەڕێ بکەین نەخۆشەکانشمان سواز گوزارن چەند بەشمان هەیە لێرە بەشی ئەکسڕیمان هەیە هەروەها سیتیسکانمان هەیە و ڕۆژانە 5 دکتۆری سۆنەرمان هەیە بەشی سۆنەر باشە ئەمڕۆ ئێمە لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کۆمەڵێک پرسیارمان بۆ کارمەندە بەڕێزەکانمان ئامادە کردووە یەکێک لەو پرسیارانە لە بەڕێستان دەکەین ناوی تەواوی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی بوو محەممەد عەبدوڵڵا عەبدولموتەڵیب دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ وەڵامەکە شیرینیەکەش هەڵبگرە دەستان خۆش بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی تەواوی چییە عليه الصلاة والسلام صلى الله عليه وسلم ناوي محمد كوري عبد الله كوري عبد المطلب كوري عبد المناف قريشية دەستەکانە خۆش بێ زۆر سپاس شیرینی دەستەکان خۆش فیرۆز ئەو یادە هەموو لایەکی دەستەکانە خۆش بێ سلامت بەڕێزی لە بەشی تعقیمین لە نەخۆشخانەی میهرەبانی بچینە ژوورەوە سەلام عەلەیکوم باشی برا سپاس مەمنون ئێوە وەکو کارمەندێک لە بەشی تعقیم ئیشی ئێوە ناسەیەکی بکەیت ئێمە لە بەشی تەحقیم لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەو ماوەندانی کە لە ژووری نەشتەرگەری دکتۆر بەکارهێنێ لە دوای تەواوبووی نەشتەرگەری دێتە لای ئێمە
پاکەکەین و تاقیمەکەن بۆ عملیاتی داهاتوو بەکار بێت و تووشی مەوادی پیس و بەکتریا و ڤایرۆس نەبنەوە. دەستەکانتان خۆش بێ لەشتان ساغ بێ یاخوا برام پرسیارێکمان هەیە ئێمە لە توی بەڕێزی بکەین ئامادەمان کردووە ناوی تەواوی پێغەمبەر صلی الله عليه وسلم تاوکو چەند پشت ئەزانیت؟ محەممەدی کوڕی عەبدولوهاب کوڕی عەبدولموتەڵیب. بەڵێ فەرموو شیرینیەک هەڵبگرە لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەمنون. دەستان خۆش بخوا خێرتان نووسێ سەرکەوتوو بن ئینشاءالله. سلام علیکم. علیکم السلام ڕحمەتە خۆش بێ بسلام. سلامت بی ئەمەلیان لە ڕۆژی دایکبوونی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پرسیارمان ئامادە کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی تەواوی چییە؟ پێغەمبەر محەممەد عەبدوڵڵا عەبدولموتەڵب عەبدولهاشمی عەبدولمەناف هەر ئەوەندەی دەزانم بەخوای. دەستەکانە خۆش بێ یاخوا ئەمەلیان شیرینیش هەڵگرە. سپاس دەکەم مەمنون سپاس. باشی دکتۆرە گیان سلامت بی سپاس بژیت سلامت بی ممنون. دکتۆرە گیان ئێمە لە ڕۆژی دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم بەرنامەمان تۆمار کردووە کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە وەڵامەکەی لە ئەوێ بەڕێز وەردەگرین. باشە ئینشاءالله. فەرموو. دایکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە چ بنەماڵەیەک بوو؟ خۆی پێغەمبەرمان درودی خوای لێبێ لە بنەماڵەی قوڕەیش بوو دایکیشی ئەنەجار. دەستەکانە خۆش بێ یاخوا دکتۆرە گیان پێش هەموو شتێک شیرینیەک هەڵبگرە با من پرسیارێکی تر لێ بکەم. بەڵێ. ئەو شیرینێکی ئێستا هەڵت گرت پرسیارێکم لەسەر ئەو بۆ دروست بووە شیرینی بۆ ئافرەتی دووگیان تا چەند زەرەری هەیە یاخود قازانجی هەیە وەڵامەکەی لە تۆ وەرەگرم زانم. خۆی ئێمە بۆ هەموو خواردنێک دەڵێن بە ڕێژەیەکی دیاری کراو بێ بەڵام هەندێک ئافرەتانمان هەیە لە سەرەتای دووگیانەکەیان ئازاریان هەیە شیرینی باش نییە ئێمە پێیان دەڵێن دوورکەونەوە لەبەرەوەی لەوانەیە ئازاری ڕەحم زیاتر بکات ئەمەش کاریگەری خراپی دەبێت لەسەر کۆرپەلەکەی و هەروەها ئەگەر دایکەکە خۆی مەترسی توش بوون بە شەکرەی هەبوو یان نەخۆشی شەکرەی هەبوو دەبێت لە خواردنی شیرینی بە دوور بکەوێتەوە. ئەو بۆ چوونە تا چەند ڕاستە دەڵێن لە سەرەتاکانی حەمل باشە شیرینی بخۆی مناڵەکە ئەگەری لە بارچوونی زیاتر دەبێت. بەڵێ ئەوە ڕاستە ئەگەری لە بارچوونی زیاتر دەبێت لەبەرەوەی وەکو باسم کرد شیرینی دەبێت هۆی ئازار لە ماسوولکەکانی منداڵدان ئەمە ئەگەری هەیە لە بارچوون زیاتر بکات. ناوی بنەماڵەی دایکی پێغەمبەر چی بوو؟ نەجار. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس شیرینی میشمان ئامادە کردووە. دەستان خۆش بێ دەستان خۆش. ناوی بنەماڵەی دایکی پێغەمبەر صلی الله عليه وسلم چی بوو؟ قڕیش. من ئێستا وەڵامەکەیت پێ ناڵێم باشە دواتر دەتوانیت تەماشای بکەیتەوە بەڵام ئەتوانی شیرینیەکە. دەستان خۆش بێ زۆر سپاس دەستەکردنەوەتان. سلام علیکم. چۆنن باشە سەلامەت بین سەرچاوە سەلامەت بین. لە یادی لە دایکبوونی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پرسیارمان ئامادە کردو پرسیارێکش بۆ تۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دایکی لە چ بنەماڵەیەک بوو؟ دایکی وە بزانم لە بنەماڵەی نەجار بوو. ئەو شیرینیەش هەڵبگرێت باشە وەڵامەکەشی دواتر ئەیبینیتەوە باشە. لێرەدا هاتینا کۆتایی ئەم بەرنمەیە زۆر سوپاس و دەستخۆشیمان بۆ گشت سافە ماندوو نەناس و ئازیزەکەی نەخۆشخانەی میهرەبانی خواتان لەگەڵ.